بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لە بەرنامەی گفتوگۆی ئەم شەوماندا قسە لەسەر ڕیفراندۆم و زەمینەی دروستکردنی دەوڵەتی کوردی بکەین. دەبینین یاخود دەپرسین ئایا دەوڵەتی کوردی لەسەر چ مۆدێلێک دروست دەکرێت؟ لە پێش بانگەشەکانی ڕیفراندۆمدا زۆر قسە لەسەر ئەوە دەکرا ئەم ڕیفراندۆمە بەرپرسانی سیاسی هەرێمی کوردستان بۆ فشاری سیاسیە. هەندێک جاری تریش قسە لەسەر ئەوە دەکرا بۆ دروستکردنی دەوڵەتی سربەخۆی کوردستانە و تاوکو ئەم چرکە ساتەش و هەروەها لەسەر ئەو کارتی دەنگدانەی کە ڕیفراندۆمی بەڵەو نەخێری لەسەر کرا نووسراوە بۆ سربەخۆیی کوردستان و بەرپرسانی هەرێمی کوردستانیش ئاڵای حکوومەتی عێراق لە پشتی سەری خۆیانەوە دادەنێن و دەڵێن ئەو ئاڵایە دەمێنێت و هەروەها زۆر جا قسەش لەسەر بەدیلی ڕیفراندۆم دەکرا. دەپرسین ئایا کام مۆدێل لە دەوڵەت دروست دەکرێت بۆ هەرێمی کوردستان لە دوای پرۆسەی ڕیفراندۆمی 25/9 ئایا بە تایپ و بەو شێوازە کلاسیکیانەی کە لە ڕابردوودا هەبوو قسە لەسەر مێژووی هاوبەش بەرژەوەندی هاوبەش یاخود مێژوو جوگرافیا و سنوور دەوڵەت دروست دەکرێت یاخود بە پێدراوە نوێیەکانی وەکو مافی مرۆڤ و دیموکراسی و پێکەوە ژیان لە عێراقدا؟ ئایا دروستکردنی دەوڵەتی کوردستان یاخود سربەخۆیی بۆ کوردستان لەکوێی ئەو یاسانەی حکوومەتی عێراقایە کە کورد خۆی پێڕازی بۆ لەناو دەستوردا کورد لە چوارچێوە دەوڵەتی عێراقدا بمێنێتەوە؟ هەوڵ دەدەین ئەم باس و تەوەرانە باس بکەین لە بەرنامەی گفتوگۆی ئەم شەوماندا بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا کامەران بابانزادە توێژەر لە مێژووی نێو هاوچەرخی کورد، کاک جەبار میرزا ڕۆستەمی سکرتێری پارتی نەتەوەی کوردستان بەخێربێن بۆ ستۆدیۆی بەرنامەی گفتوگۆ. مامۆستا کامەران، ریفراندۆمی 25/9 بۆچی کرا و لە پێناوی چی کرا لە هەرێمی کوردستان؟ بەناوی خۆی گەورە میهرەبان، ئەگەر لە ئایندەدا ینی ئەم بابەتە بێتە بابەتێکی توێژینەوە وەکو کۆی ئەو بابەتانەی کە حەدەسێکن دیزاینێکی جوانی لە دەردەچێبەوەی کە ئەوەی کە پێی دەوترێ هۆکار ئەو فاکتەر و پێشەچیانەی کە ئەم ڕیفراندۆمی هێنایە بەرهەم و پرۆسەی ڕیفراندۆمەکە و بەرئەنجام و با بڵێن بەرکەوتەکانی. من پێم وایە ئێمە لەم ئێستادا دوو خاڵی یەکەم واتە ئەوەی کە ئەم ڕیفراندۆمە چۆن هاتەدی و هۆکارەکانی چ بوو و پرۆسەکەمان تێپەڕان. ئێستا ئێمە لە بەردەم بەرئەنجامەکانین بەڕاستی. ئەمەی کە خاڵی یەکەمە هۆکار و ئەوەی کە پرۆسەکەیە با بڵێن گرنگن، بەڵام ئەمەی کە لە هەمووان گرنگترە ئایا ئەمە چ دەرهاوی شتێکی لە دەکەوێتەوە و دوزار چی لێ بەسەر دێ؟ چکە خاڵی یەکەم و دووەمەتە پرۆسەکە و ئەو فاکتەرانی کە ئەم پرۆسە هێنایەدی هەردووشیان بۆیە کە بەرئەنجامێکی لێ بێتەدی. ئێستا ئێمە لە بەردەم دەرئەنجامەکانیدا ڕوومانداوە، بەڵام ناکرێم ئەم دەرئەنجامانە دابڕین لە پێشەچیەکەی، واتە پێشەچیەکە گە لە ئاستی ناو خۆیە کچ و کاڵی پێوە دیار بوو بێت، لە چوارچێوەیەکی یاسا و مؤسساتیدا نەبوو بێت، زۆرێک لە هەیمەنەی حزبی پێوە بوو بێ، زۆرێک لە دوودڵی پێوە بێت و ئەگەدار بن. یعنی ئێمە هەتاوەکو ڕۆژێک پێش هەڵبژاریش لایەنە سیاسیەکان لەسەر بانگەشەیەکی تەندروست لە بینی خۆیاندا ڕێک نەکەوت بوون، بۆیە هەتا ڕۆژێک پێشتر دەبینین بانگەشە بۆ ئەم ڕیفراندۆمە هەر چاوەڕوانی ئەوە بوون کە دوا بکەوێتەوە و لەسەر ئەوە ساسی کە لە پەرلەمانیان لە دەروی پەرلەمانە دووبارە بتوانم بڵێ مقدمەیەکی زۆر شپرزەیی هەیە و پرۆسەکەش دووبارە خاڵینە لە ڕەخنا. بە دڵنیاییەوە ئەمانە هەر هەمووی کاریگەری دەبێت لەسەر دەرئەنجامەکانی، چونکە دەرئەنجامەکانی لەسەر ئاستی ناوخۆوە هەروە لەسەر ئاستی ئەو ناتەفاهومەی ئیقلیمی کە هەبووە پێشتر کۆمەڵێک دەرچە و دەرهاویشتەی بۆ دروست کردوین. بۆ نمونە پەیوەندی نێوان هەرێم و وڵاتانی دراوسێ دەگەینەوە ئەنجامەی کە پەیوەندەکە پەیوەندێکی ئابووری و پەیوەندێکی ئەمنی بووە. بۆیە کە لە پەیوەندیەکە لەم ڕیفراندۆمی تەجاوزی کرد بۆ پەیوەندی سیاسی و پرسەر بەخۆی بینیمان هەر هەمویان بە شێوەی نێگەتیڤ نەمامەڵەیان لەگەڵ کرد. هەروە لەسەر ئاستی نێودەوڵەتی کۆمەڵێک باڵێن نەکرد و کاڵی چۆ ئاستی نێودەوڵەتی نەهات سەرپەرشتی ڕیفراندۆمەکەی بکەونەتەوە یەکگرتوەکان لە سەرەتاوە نەهاتنە پێشیە. ئایا ئێمە لە ڕیفراندۆمێکی لەو جۆرە کە لەسەر ئاستی ناوخۆ ناتەواوی تێدا بێت، لەسەر ئاستی ئیقلیمی ناتەواوی تێدا بێت، لەسەر ئاستی دەولی تێدا بێت، بەتەکید ئەمان هەموو کاریگەری هەیە لەسەر دەرهاویشتەکانی کە لە ئەمڕۆوە هێوار شێوار بەرە ڕووی دەبینەوە و لە ئێستا بەدواوە بەدیار دەکەوێت. بەڵام پێ دوانیە مامۆستا تۆ وەکو مامۆستایەک وە زیاتر لە بواری مێژوایە و ئیشەکەن کورد سەدان ساڵە قوربانیەدا لە پێناوی دروستکردنی کیانێک دۆزێکی سیاسی بۆ خۆی. یعنی پێ دوانیە کورد پێویستە خۆی دیفاکتۆیە ئەمری واقعیەک دروست کات بۆ ئەوەی دانی پیادا بنێت لە ڕووی نێودەوڵەتی و ئیقلیمی و هەتا ئەبینین بەرپرسانی خۆراوایی ئەوروپایی ئەمریکایی لە دوێنێەوە تەواو بوو هەتاوەکو بەم ڕۆژەوە
ئەندازەیەک جۆرەك لە دانپیانان و نزیک بوونەوە ئەڵێن پێویستە ئێمە گفتوگۆ بکەینەوە لەگەڵ هەرێمی کوردستانە پەیوەندیمانەیە ئەگەر ئەمە نەکرایە عنی ئەی کورد چ بژاردەیەکی دیکەی لەبەردەستاوە زاری پێشەوە شتێک پێم خۆشەوە مۆزوعەوە بکەین ئایا ئەی وەختیەتی ئایا گەر بێت و ئەمری واقعادر کەی درستی دەکات ئێمە لەوانەیە فاڵمان بۆ ئایندە نەگرتەوە بڵێن پاشی 10 ساڵی کە 5 ساڵی کە تاحدیدی بەروارێ بکەین بڵێن لەم بەروارەدا وەختێتی بەڵام ئەمە ئەوەمان پێدەڵە کە لە ڕابردوودا هەندێک ویستگا لە مێژووی ئەمە هاتوۆتە پێشێ بواری لەبار بوون بەڵام ڕیفراندۆمی تێدا نەکراوە ڕاستەر بەخۆی تێدا ڕانەگەیەندراوە کە لەوانە لە تەوەقعیشدا نەکرابێت کە ڕوودەدا بۆ لە ساڵی 1000 تاوەکو عێراق کۆتی داگیر نەکرد و ڕاپەڕین ڕووی نەدا پێشترەوە پێشبینی نەکرابوو بەڵام دەبینن دوای ڕاپەڕین و دوای دانانی خەتی 680 نەتەوەی گرتوەکان بۆ ناوچەی دژە فڕین دەبینی دەرفەتێکی باش ڕێکەوت بۆ سەربەخۆی و دابڕان لە دوای ڕوخان سەدام حوسێنی کە پێشبینی نەدەکرا بۆ شێوەیە هاوپەیمانە بێن سەدام حوسێن بڕوخێن وزارێک کە کورد بگەڕێتەوە بەغدا و گۆڕانکاری بکرێت لە 2003 دووبارە دەرفەتێکی گەورە بوو 3 ساڵ پێش ئێستا لە دوایەوەی کە داعش سێ پارێزگای عێراقی داگیر کرد وەزەیشی عێراقی تەواو تاوایەوە مەترسی داگیرکردن لەسەر بەغدایە بوو بە ئەندازەیە گەرات ڕەپاشەکەشی زۆر گەورەدا بوو دەرفەتێکی زۆر لەبار بوو ئێمە لە ڕابردوودا سێویستگەی زۆر گرنگمان هەبوو لە 1991ەوە بۆی تێدا ڕابگەیەن درابایە ئەمان پرسا یعنی تەوەقع دەکرد لە ئایندەش دەرفەتی وا بێتە کایەوە جا بۆیە ینی تەوقید یەکێکە لە پێداویستیەکانی ئەم پرسە ینی تۆ ناکرێ دەبێت هەمیشە وریابی با بڵێن سەرکردەی سیاسی و قوارەی سیاسی هەوڵ بدا بە کەمترین مجازەفەوە بە کەمترین زیان بتوانێت ئامانجەکانی خۆی بێنێتە دی بۆیە کۆمەڵێک ویستگەمان هەیە ویستگەی لەبار بوون دەکرا ئەمانە تەزیر بکرا بە ویستگەیەکی لەبارتر ئێمە لەسەر ئاساسی ئەیکەی ڕای بگەرین ئەلیچە بەروارێک ڕای بگەرین ئەو نایارانەمان هەیە لە ڕابردوود ئەو نایارانەمان هەبوو بەڵام نایارەکان لە قۆناغێکدا لاواز بوون کاتی گونجاو بووە و دەرش گونجای ئێمە چاوەڕێی دەرفەتی تری لەو زۆرە بکەین و تەوقیدی شەکە لە پێداویستیەکان هەڵەین لەو بابەتەوە بەڵێ کاک جەبار بە بڕای ئێوە وەکو سکرتێری پارتێکی کوردی نەتەوەی کە زیاتر گزارش لە ناوەڕۆیشێکی ئاین ناسیۆنالیزمانە ئەکا ئێمە لە مێژووی ڕابردووی خۆمانە قوربانێکی زۆرمانداوە لە پێناوی قەزەی نەتەوەیە ڕیفراندۆمیش ئامرازە نەک ئاماجای ئامرازێکە گیراوەتە بەر ئایا ئەم ئامرازە ئەبێ لە ئێستادا مەترسی دروست بکە بۆ ئەوەی کە بۆ تۆ بۆ پرسێکە هێشتا خۆت یەکلا نەبوویتەوە ئایا ئەم پرسە بۆ سەربەخۆییە ئایا ئەم پرسە بۆ دروستکردنی فشارە وەکو ئەو لێدوانە جیاوازانەی هەر تەنها ئەو بەرپرسانە ئەیدەن کە خۆیان بانگەشە بۆ ڕیفراندۆم دەکەن بناوی خۆی گەورە میهرەبان سپاس بۆ بەرنامەیە و دەرفەتە بەخیراتنی جنابی مامۆستا دەکەم هەڵبەتە قسەکردن لەسەر مەسەلەی ڕیفراندۆم و هۆکارانەی کە گەیشتنەم قۆناغەوە دەرەنجامەکانی پێماوە پێویستی بە لێوەربوونەوەیەکی واقعیانەی درێژ هەیە ئێمە ناچاریم گەڕێنەوە بە زەمەنی ڕابردوو هەڵبەتە بە درێژایی مێژوو بستنەوەی ڕزگاری خوازی کوردستان ئامانجیەوە بگاتە سەربەخۆیی لە هەم مەحەتەیەکیش شانسی خۆی تاقی کردێتەوە لە سەردەمی سایکس بیکۆ دوای سایکس بیکۆوە تا ئەم قۆناغەی 2003 کە سەدام حوسێن تیاڕوخا و کورجاریکە لە دوای شۆڕشێکی درێژخایەن ڕۆشتەوە بەغا بە حکمەوەی لە زەمانەکانی ڕابردوو ئەوەی کە دقەتی لێدراوەی کە هەڵسەنگێنراوە باردۆخەکە نەگەیشت بۆ ئاستی کە کورد تیایدا تەوقیتێکی وا لە ئارادا نەبووە لەبەر فاکتەری ئەقلیمی و فاکتەری نێودەوڵەتی و تێکپڕژانی ئەو دۆخەی کە پێڵەن دۆخی ئەقلیمی نێودەوڵەتی بەرژەوەندەکان بە تایبەتی مەبدایەکە بوو کە مەبدای ویستیڤالیا کە ئەو کاتە زۆر پێداگیری لەسەر مەسەلەی سەروەری دەوڵەتان و سنووری دەوڵەتان پێداگیریەکی هەماهەنگی لە نێوان زلهێزەکان بە تایبەتی لە نێوان هەردوو بلۆکی شەرق و غەرب بە حکمی مەسلحەتی ئەوان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو دەوڵەتانی کە هەموو دەوڵەتی فرەنەتەوەن ئەم پێداگیریە هەبوو بەڵام لە دوای ساڵ 90 کۆمەڵک ڕووداوی گەورە ڕوویاندا و کۆی کە هەڵۆشانەوەیەکی تو سۆڤێت و دروستبوونی کۆمەڵک دەوڵەت و بەگەرخستنی زمانی گفتوگۆ و هەروەها ڕیفراندۆم عەقڵەتی دنیا ینی کراوەتر بوو بەرامبەر بەو دۆخەی کە با بڵێن زەمینەکە بۆ گەلانیش داخرا و لە ناو چوارچەوەی سنووری داخراوی زیاتر لەبار بوو بە تایبەتی لە دوای 2003 دەرفەت بۆ کورد بەو شێوەیە لەبار نەبوو کە دەوڵەت بۆ خۆی ڕابگەێنە لەبەر ئەوەی کە جوگرافیای کوردستان داخراوتر بوو لە ئێستا بەڵام لە دوای هاتنی داعش و دوای ئەوەیش کە کۆمەلگای نێودەوڵەتی وشارێکی گەورەیان لەسەر سەرکردایەتی کورد دروست کرد کە بگەڕێنەوە بە بەغدا کوردیش بۆوە چانسێکیدا بە کۆمەلگای نێودەوڵەتی بە عێراق کە لەسەر ئەساسی ئەوەی کە دەوڵەتێکی هاوڵاتی بوون دەوڵەتی مەدەنی دەوڵەتێکە ژیانی پێکاتەکانی تیا پارێزراوە بێ ئەو عەقڵەتە کۆن ئەو سیستەمە کۆنەی کە پێشتر عێراقی تیا دروست بوو وەرچەرخێ بۆ ئومێدەوە نیشاندرا کە ئۆڤەرێک ئۆپشنێک درا بە چوارچێوەی نێودەوڵەتی و ئیقلیمی عێراقی هەتا شەڕی داعش بەڵام کە شەڕی داعش هات و کوردستان بە تایبەتی لەو ساوە تا ئێستا
بۆی دەرکەوت خەڵکی کوردستان بۆی دەرکەوت وە من لەو قەنەعاتدام کۆمەلگای نێودەوڵەتی و عێراقیەکان و وڵاتانی دەوروبەریش بۆیان دەرکەوت کە بواری پێکەوەژیان لە ناو چوارچێوەی دەوڵەتی عێراقێکی یەکگرتوون لە ناو چوارچێوەی عێراقێکی گرتوون بەم شێوەیە نییە کە خواستی کۆمەلگای نێودەوڵەتی واتە عێراق نابێتە ناوەندی گەشەکردنی مرۆیی عێراق نابێتە دەوڵەتی پێکەوەژیان و هاوڵاتی بوون عێراق ناتوانێت مافی پێکاتەکان پارێزراوکە بە دەلیلێکی نزیکی ئەم 3 ساڵی ڕابردووە فەلەتانێکی ئەمنی دروست بوو بەشێک لە پێکاتێکی کورد کە هینەکانت جینۆساید بوو بۆیە بە قەناعەتی من دەرفەتەکە بۆ ئێستا تەوقیتەکە باشتر لەبەرەوەی ئەم قەناعەتە و ئەم شەریعەتە دروست بووە لێرە کەوتێتە سەر ئەوەی ئێمە چ ئالێتێکمان گرتوتە بەر کەواتە ئێستا بۆ کورد باشین ئالێت ئالەتی نەرمە ئالەتی مەرنە ڕیفراندۆمیشێکی لەو ئالێتیانەی کە لە مێژوودا تاقی کراوەتەوە توانراوە بەهۆیەوە ئامانجی استراتیجی گەورە و باڵا بێتە دی ڕاستە بەڵام پێدوانی ئەوی مامۆستا کامەران باسی لە تەوقیتەکەکردن ئەکرێ عنی ئەو تەوقیتە زووتر بێت یاخود ئەگەر بێ بە شێوەیەکی عەقلانی تر بۆ ئایندە بێ خۆ ئەمە وەکو وتمان ڕیفراندۆم ئامرازێکە بۆ گەیشتن بە ئامانج یاخود وەکو کارتێکی فشار و هێزێکی معنەوی گەورەی نەتەوەی بەکارهێنرێ یعنی لەم تەوقیتە تۆ باسی کێشەکانی نێوان عێراق و حکوومەتی یا باسی پێکەوەژیانت کرد لە عێراقا لە عێراقا خۆی یەک کێشە هەیە ئەوش کێشەی شەڕی داعش بوو کە کۆی هێزە عێراقیەکان یەکدەنگ بوون لەسەری یعنی ئەو کێشە قوڵانەی تر کامانە بوون کە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدا هەبوو بۆ ئەوی کە تەوقیتی ڕیفراندۆم لەم تەوقیتا هەڵبژێرێەوە لەم ساتە وەختا بکرێ سەرباری فشارێکی زۆری دەرەکی و ئیقلیمی پێویست بۆ بەڕاستەکردایەتی سیاسی کورد و چاوەڕێ بکە بۆی کە بۆ عالم نیشان بدرێت کە مەسرحی سیاسی عێراق ئەوە نییە کە کۆمەلگای نێودەوڵەتی داوای کردووە کە لە کێشە گەورەکان ئەوەیە هەڵبەتە پێکەوەژیان کە بڕیار لە دوای 2023 ئەو دەستوری بوو کە لە 2005 هەممان بڕیارمان لەسەردا هەمماشمان دەنگمان بۆداوە هەڵبەتە کۆمەڵێک نقطە و کۆمەڵێک برگەی ئەساسیە بەنسبەت کورد حەیەویە زیندووە بۆ ئەوی هانی بدا پێکەوەژیان بە یەک لەوانە خودی سیستەمە سیاسیەکە و خودی عەقڵەکەیە یعنی ئەوەی مەبوومان دەرکەوتەوەی کە کورد بۆی دەرکەوت و هەموو لایەنەکانیش ناتوانن کۆڵێ بکەن عەقڵەتی سیاسی عێراقی نەگۆڕاوە واتە سەرکردایەتی ئێستای حکومڕانی ئێستای شیعەکان هەوڵ دەدەن سیستەمی سیاسی سیستەمێکی تایفی سیستەمێکی با بڵێن بە دوو دیوی دوالیزمی هەم ناسیۆنالیزمی و بەداخەوە هەمیش تیۆکراتی بێ ئەمە یەکێکە لە ئاماژە هەر سەرەکان لە ڕووی عەمەلیەوە پێچەوانەی دەستور ئەمە دێت دوو بەنسبەت کوردەوە خەباتێکی درێژخانی بۆ ئەو بووە کە ئەو زوڵمەی لە بەشێک لە خاکەکەی کراوە بە شێوەی یاسا بە شێوەی زمانی گفتوگۆ بە حیوار بەوەی کە ڕۆحی حیوارەکە بریتێ لە دەستور کە زەمانەتە بۆ پێکەوەژیان مادەی 140 بووە کە بەداخەوە دەستی کرا تا 2007 لە دوای 2007 شەب ئاماژەی تر قسە لەسەر دەکرێت و ئەگەر داعش نەهاتایە ئەو شەڕە ئەمری واقعی لە پێشمەرگەنەی کردایە پێما بوو قورس دەبووم ئەو خاکە بە شێوەی کە تەنانەت حیوارش لەسەر بکرێت یەک لە خاڵەکان ئەمەیە خاڵی دووەم ئەوەی کە سەرکردایەتی سیاسی کورد هەڵبەتە کە ئاماژەی پێدەن 55 مادەی دەستوری کە جێبەجێ نەبووە لە هەموو بوارەکان لە سەرەتای 2023 کە عێراق بنیاندرا عێراق کورد تەواجدی گەورەی هەبوو لەگەڵ پێکاتی سونەش تەواجد هەبوو هەم لە وەکو مشارک تەواجدی گەورە و بەرچاوی هەبوو هەم وەکو شەریک سەرەتا دەستی پێکرد بەڵام هێدی لە ئەنجامی بەگەرخستنی ئەو سیاسەتە تاکلایەنە با بڵێن تایفیە هێدی پێکاتەی سنە نەک هەر دەرپەڕێنرا لە شەرەکاتی و لە مشارەکی بەڵکو هەوڵێەوە دراکە بە جۆرێک لە جۆرەکان احتیوا بکرێن و هەروەها تاو تەحجیم بکرێن و تەنانە لەگەڵ لە ڕێگە و ڕشەش دەربێن هەروەها بۆ کوردی هێدی لە بەرەوەی کورد قووەتێکی گەورەتری هەبوو پێشتر خاکێکی هەبوو و لە معادلەکەدا ڕقەمێکی قورستر بوو لە ناو عێراقدا و هاوشێوەی شیعەکانیش لە وەکو بڵێ مزەزعەف بوو تۆزی بۆ شیعەکان قورستر بوو کە پەلە بکەن بەڵام بە مرور زەمن لەگەڵ تێپەڕبوونی کاتەکان دەرکەوت کە شیعەش هەمان استراتیجی هەیە و ئێستاکە استراتیجی شیعە دەرکەوت کە سەپاندنی حکوومەتێکی زۆرینەی تاکلایانەیە و لەسەر ئەساسی ئەم بۆچوون و ئەم کردەوەی ئێستا کورد گەشتە قەناعەتی ئەوەی و پێما بسوونەکانش گەشتە قەناعەتی ئەوەی کە بواری پێکەوەژیان لە چوارچەوەی دەوڵەتێکی یەکگرتووی مەدەنی کە ئەوەی ڕۆژئاوا لە سایکزبیکۆوە ومێدی پێدەکرد لە ڕۆژڵاتی ناوەڕاست بێتە پەخشێک بۆ دیموکراسی ئەمە کۆتایی هاتۆ و پێویستە کوردستان و زەرورە کوردستان بیر لە فۆرمێکی تری پێکەوەژیان بکاتەوە بەڕای منیش ئەم ڕیفراندۆمە تەوقیتەکەی درەنگ بێ یا زوو بێ فۆرمی تری پێکەوەژیان بە کورتی وەڵام بەرەو فۆرمی تری پێکەوەژیان یاخود جیابوونەوە سەربەخۆی بێگومان ینی کە ئەم فۆرمی ئێستا کە لە باشترین حاڵەتدا گەر بڵێن جێبەجێش بکرێت فۆرمی فیدرالی فەشەلی هێناوە بەڵێ مامۆستا کامەران
کاتێککە ئەبینین لێدوانی بەرپرسەکانی کورد بە تایبەتی کاک مەسعود بارزانی کاتێککە قسەیدا کرد یاخود خیتابە گشتیەکان جەماوەریەکان هەندێک جار ینی ئەمان بینی لە هەندێک شوێن بازەوە کرامەوەکو کارتێکی فشار بەکارێنرێت لە هەندێک شوێنی کە بازە سربەخۆی و وەکو ئەوەشی تەنانە لەسەر کارتی دەنگدانەکە نووسراوە بۆ سربەخۆی کوردستان و هەروەها بازەوە کرێ باز ئەگەر بەدیل هەبێت بەدیلی ڕفراندۆم کە کارتێکی نەتەوەی بێ بۆ سربەخۆی بازە بەدیل ئەکرا یاخود بازەوە ئەکرێ کە سنوور جاناکرێتەوە ئەمانە کۆمەڵە خیتاب و لێدوانی دژبەیەک و جیاوازن ئایا بۆ خۆی ئەمانە ئەبنە پاساوی جیابوونەوە یاخود وەکو کاک جەبار ئاماژەی پێکرد میکانیزمێک یاخود فۆرمێکی تری پێکەوە ژیان بدۆزرێتەوە لەگەڵ حکوومەتی عراقیە جارە پێشەم شتێک بە ئەو مۆزوعی لێک جیاب بکەینەوە ئێمە گەر لەگەڵ جەبارە وەفتی مفاوەز بین لەگەڵ نارەکان لەوانەیە بەم شێوەی قسە دەکەین کە پێمان وایە عێراق کاتی پێکەوە ژیانی نەماوە ئەم مۆدیرە لە حکومڕانی عێراقا بەسەر چووە بەڵامەگەوەکو شرۆڤەکار ئێمە قسە بکەین کە بمانەوێ دابنیشین بڵێن ئەوە مەشهدێکە لە بەردەمماندایە و چۆنی شرۆڤە دەکەین بە دڵنیایەوە لەوانەیە جیاواز ئێمە شرۆڤێ بکەین لەو ڕوانگەیەوە من قەنەعەتم وایە ئێمە ئەمڕۆکو شرۆڤەکار ئەم بابەتە تاوتوێ دەکەین لە ڕوانگەی مۆزوعی پێکەوە ژیان لە عێراقەوە عێراق لە دروستبوونیەوە پێکەوە ژیانی تێدا نەبووە هەموو لێدوانەکانی سەردەی مەلیک فەیسەڵ و دوای چێشەی ویلایەتی مووسڵ پێکەوە ژیانی تێدا نەبووە ئاگاداری ئەو مۆزوعی بین واگەر مۆزوعەکە لێگەڵۆشانەوەی دەوڵەتی عێراق لەسەر ئەو ئاساسی بێت کە تاگلایەنە و پێکاتەیەکی ئەتنی بە تەنیا حکومڕانی دەکات لە ڕابردوودا زۆر جار لە زۆربەی ویستگەکان پێکاتەیەکی ئەتنی بە شێوەیەکی زۆر خەتەرتر حکومڕانی دەکرد و بەڵام عێراقیش هەڵەوە شاوەتەوە کەواتە لە ڕوانگەی کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە لایەنێکی ئەتنی بە تەنیا کە شیعەکان یان سوننەکان بە تەنیا حکومڕانی بکەن بە شێوەی دەمار ژیرانە ئەوە هۆکار بێ بۆ لێگەڵۆشانی عێراق لە ڕابردوودا حالەتە بۆ لێک شەڵنەوە شاوەتەوە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەگەر حسابی بکەین بە دوو لایەنە لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە لێرە و لەوەیە نووسەرەکان لێرە و لێ ڕۆژهەڵات ناسان لێرە و لەوێ پیاوە سیاسی خانە نشینکراوەکان ئەم قسانیان کردو کە عێراق وەکو مەتحەفێکی ئەقوام وایە پێکاتی جیاوازی تدایە وڵاتێکە ئەمن و ئاسایشی دابین ناکان ناکۆکە بە یەکتر بەڵام دوازار ئەمە سیاسیەکان بوون باڵادەستەکان بوون لە مەرکەزی قەرارەوە قسەیان لەسەر لێک هەڵوەشانەوە ئەم پێکاتە خراپە نەکردو ئێستاش وایە ئێستاش دەبینین لەسەر ئاستی ناوەندە سەقافیەکان ناوەندە کۆمەڵایەتیەکان ناوەندە ڕۆشنبیرەکان لێرە و لەوێ قسە هەیە کە ئومێد بەخشە بۆی کە لەو ڕوانگەیەوە قسە دەکەن کە عێراق پێکەوە ژیانی تێدا نەماوە بەرەو تایفی دەچێت زەرور لێک هەڵبەشێتەوە بە ستایلێچکەی پێکەوە ژیان بکۆ پرسیاری زەنابەت بەڵام ئەمەی کە بە دیوێچکە ناومێدمان دەکاتەوە ئەوەیە کە دەبینین یەکێتی ئەوروپا ئیزمای لەسەرەوە بۆ کە یەکپارچەی خاچی عێراقا دەبینین نەتەوەی گرتوەکان کە کلیلی ئەترافکردنە بە دەوڵەت وە دوازار دەبێ دەوڵەتی فەرمی ڕەسمی لەوێوە بێتە ئەتراف پێکردن ئەم تاکو ئێستا چاوی لە یەکپارچەی خاچی عێراق و چاوی لەوەی عێراقی عازی بداتێ بۆ ئەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم حالەتە دەکات بۆیە ئێمە ئەگەر قسە لەسەر حالەتەی نێودەوڵەتیەکە قسە لەسەر سوڵتە قسە لەسەر موسەسات فەرمیە باڵەدەستەکان دەکەین تا ئەم سەعاتش موقیفیان سلبێ بەرامبەر بە ڕیفراندۆم ئەگەر قسە لەسەر دەرەوەی ئەوە دەکەین خۆڵەم ساڵانی ڕابردوو حیواری بینی کوردی عەرەبی لە میسر بە شێوەیەکی زۆر پێشکەوتوانە بەڕێوە چوو بەڵام لەسەر ئاستی ڕۆشنبیرەکان لەسەر ئاساسی پیاوە سیاسیەکان بەڵام موقیفی حکوومەت و مەراکزە ڕسمی عەرەبیەکان دەبینین هەر بە سلبی ماوەتەوە دوجار ئەمە دەسەڵاتە سیاسیەکانە لە دنیای دەرەوە و لە واقعی نێودەوڵەتی بڕیارە دەن لە چارەنووسی عێراق کەچی لەبەسەر دێ یان ناوەندە سەقافی ڕۆشنبیری و توێژەرەوەکانن کە بڕیاری لەسەردەن بە تەکید ئەوەی کە دوزار بڕیاری لێرەدا حاکمەکانن دەسەڵاتدارەکانن ناوەندە فەرمیە سیاسیەکانن ئەمانە تاکو ئێستا ئاماژەکانیان بەرامبەر بە ئایندەی عێراق کە توانای پێکەوە ژیانی نەماوە لێدوانەکان تا ئەم سەعاتە بەو شێوە ئومێد بەخش نین کە ئێمە بتوانین کاری لەسەر بەڵام ئەمانە بنە پاساویەوەی تر ئێمە ڕابوەسین هەتاوەکوخەنە سەر سینیەک و بەیانی ئەو بابەتە بۆمان بهێنین فەرمونون بابن ئەو مۆزوعی بخۆ دووبارە بێمەوە سەر ئەو بابەتە بەڵام بە کورتی چکە بە کورتیت پێ جەوهەری پرسیارەکەم جەوهەری پرسیارەکەی ئەوەیە جەوهەری پرسیارەکەی ئەوەیە ئێمە دەمانەیە بە تەحەدا و بە ئەمری واقع بتوانین بەرامبەر بە ئەم بابرین کۆسپانە بوەستینەوە قەزیە کە ئەگەرمانەوێ بەرامبەر بەم کۆسپانە بوەستینەوە و ئەمانەمان چاوەڕێکراوە بووە کە دنیای دەرەوە مووقیفی باش نابێ بە تەکید دەبووە ئەمەدە باشی باشترمە بۆ بکردبایە بۆی بەرگەی ئەم تەحەدیانە بگرین ئەگەر ئێمە پێمان وایە دنیای دەرەوە ئیستجابەی هەیە تا ئێستا بەرچاو ڕۆشنیەکان نییە منش قەنەعەتم وایە دەبێ ئەگەر بێت و ئێمە پرسی سربەخۆی بریتی بێ لە پرسێک پێویستیمان بە پێداویستی ئیقلیمی هەیە پێویستیمان بە پێداویستی بە تەنگەوە چوونی نێودەوڵەتی هەیە و پێویستیمان بە تەفاهمی بەخدایە هەیە بەڵام کارکتەرێکەکەی لە هەموو کارکتەرەکان گرنگترە ئەویش کورد خۆیەتی ئەگەر ئێمە قەنەعەتمان وایە ئەمانە هەر هەمویان
کۆسپن لە بەردەم و دوازار دەبێت کورد بە ئیرادەی خۆی ڕوبەڕوویان بێتەوە دەبێت ئەم ئیرادەیە ئامادەجێکی باشی بۆ بکرێت بۆی کە بتوانێت ڕوبەڕووی ئەم تەحەدیانت بێتەوە واتە لە دوای 26 ساڵکەی ئەو ئامادەکارێتی خۆ ئەوە چەندەوە ئەمری چۆنە بادیوێچکە بۆ دڕوونکەمەوە بابەدیوێچکە بۆ دڕوونکەمەوە بابەدیوێچکە بۆ دڕوونکەمەوە ئێستا ئێمە ئەگەر لە ڕابردوودا هۆکارە نێودەوڵەتەکان هۆکار بوون بۆ دروست نەبوونی دەوڵەتی کوردی هۆکاری ئەقلیمیەکان هۆکار بوون ئەم جارە پشتی هۆکارە ناوخۆییەکان کەمتر نییە لە هۆکاری ئەقلیمی و دەولیەکان ئەمە گرفتەکان ئێمە ئەگەر ینی پێشەوەی ئێمە ڕای تۆ ببوورە بە ڕای تۆ ناکۆچی ناوخۆیی یاخود نەبوونی تەبایی ناوخۆیی کاریگەری لەسەر هەڵوێستی ئەقلیمی و نێودەوڵەتی دەبێت من پێم وان نییە واقعی نێودەوڵەتی لەسەر شێوازی بەڕێوەچوونی ئەم پرۆسەیە و لەسەر ناکۆشی هێزە سیاسیەکان لەسەر ئەم پرۆسەیە و لەسەر ڕاجیاوازیان لەسەر ئەم پرۆسەیە بێ ئاگا بن بە تایبەتی لە دنیای ئەمڕۆکە دنیا وەکو گوندێکی لاتۆ بەرامبەر بە ڕاگەیاندنی بەرامبەر بەوەی کە هەموو ئەمانەی کە چاویان لەسەر ئەم پرۆسەیە بێ ئاگا بن لەوەی کە نەزانن نێوماڵی کوردیەک نییە قەنەعەتیان وانە بێ کە ئەم پرۆسەیە زۆرێک لە سیمای حیزبی بوونی پێوەیە قەنەعەت نەزانن بەوەی کە هیچ ئامادەکاریی ئابووری بۆ پرسی ئابووریی سەربەخۆنی بۆ تەحەدیایەکان من پێم وان نییە ئەمانە بێ ئاگا من لەوەی کە کوردستان لە بەردەم کۆمەڵی خاڵی لاوازی هەیە بەڵام تموحێکی گەورەی هەیە و بەرەو ئایندەیەک دەڕوا کە تێیدا تەحەدای زۆری لە بەردەمدایە بەڵام ئامادەکاریەکانیشی لەو ئاستەدانین بەڵێ کاک جەبار ئاماژەی بە خاڵێکی زۆر گرنگدا کاتێک کە ئێمە لە مێژووە بازە هۆکارەکانی دروست نەبوونی دەوڵەتی کوردی ئەکەن هۆکارێکیان بریتە لە ناوکەوتە ناوخۆیەکان و نەبوونی تەبایی و یەک نەبوونی ئەوەی بە فۆرمە تازەکەی پێوتێ یەک نەبوونی ناوماڵی کورد وەک مامۆستا کامەران ئاماژەی بکە بە بڕوای تۆ ئەمەش بۆ خۆی کاریگەریەکی نەگەتیڤی نییە لەسەر ئەو پرۆژە گرنگەی کە پێشتریش تۆ ئاماژە و پێشێکی مێژوو لەسەر ڕیفراندۆم و لەسەر زەمینە سازی و واقعی بوونی ئێستا ئەم پرۆسەیە باسکرانی بۆ خۆی ئەمە کاریگەریی خراپی نییە کە ئەم پرۆسەیە نەگاتە پایە بێگومان لە مێژووی ڕابردوودا هەم بۆ گەلان هەم بۆ ئێمەژەمە ڕاست بۆ قسەی مامۆستا زۆر دیقەتی تەواوی تێ چکە ئەگەر هەڵسەنگانێکی وردی مۆزوعی بە مێژووی سە ساڵی ڕابردووی مە بکەین چەندین مەحەتە جاریەوە هۆکارەکە هۆکاری ذاتی بووە بۆ نمە هەر لە ساڵی 28 کاتێککە مندوبی سامی هاتۆ بۆ کوردستان و مناقەشەکراوەیەک لە هۆکارەکان ئەو پەرتەوازەی نێوێ ئەو نخبەیە بووە کە قسەی لێوەرگیراوە و لە مێژوودا بەڕاستی لا نەزاتێکە دەوری هەیە ینی هەردوو لانی مۆزوعی و لانی بابەتی گەشەکردنی بابەتی لەگەڵ گەشەکردنی ذاتی هەردووکیان بێکەوە 50 بە 50 بۆ سەرکەوتنی پرۆسی سەربەخۆخواسی ئێمە ئێستا باز دەکەین گەشەی مۆزوعی هەیە لە چ ڕوانگەیەک من ئەنجا دێمەسەر وەڵامی پرسیارەکە گەشەی مۆزوعی هەیە لە دوو ڕوانگەوە تەجروبەیەکی حکومداری هەیە بە هەموو نقصانەکانیەوە وەکو مۆزوع وەکو کورد و وەکو باسم کرد ینی ئومێدی ڕۆژئاوا وڵاتانی باڵادەست و UN بەڕاستی زۆر تەرکیزیان لەسەر ئەمنی جیهانیە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی نەتەوە و ئاینە جیاوازەکان لە کوڵاندان زۆر مەبەستیانەوە ناوەندێکی پێکەوە ژیان ناوەندێک کە بڵێن بەو نهجی ئەمان مەبەستیانەوە کە لە ئەوروپا لە دوای شەڕی جیهانی دووەم و ئەوانە دروست بوو زۆر مەبەستیان بۆ دەوڵەتێکی ئاوای ببێ کە قسە لەسەر هاوڵاتی بوو بەڵام بە قەناعەتی من غەرب و UN و هەموو ناوەندانەی کە پەرۆشن بۆ سەقامگیری سیاسی و ئەمنی و اقتصادی وزە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێگەشتن کە عێراق ئەم مۆدیلە نێوە بەرهەمی ئەوەی لێ دروست دەبێت کە دروست بوو بۆیە بە دیوێکی تر پێدەچێت غەربیش مەیلیەوەی هەبێ دەوڵەتێکی تر بەو تەجروبە تاڵی کە هاتووە لە ناوەڕاستی لە ناو جەرگەی کۆمەڵێک وڵاتی بێکەوە هەڵپڕژاوی وەک تورکیا و سووریا و ئێران و عێراق لەو ناوەندەدا کوردستان ئەو زەمینەیە کە سوننە و شیعە و کورد و عەرەب و تورکمان و ئاشووری و کەمەنەتەوەیەکان لەگەڵ کەمە ئاینەکان بێکەوە بژین پێدەچێت ئۆڤەرێکی ئاوا بێتە پێش لە ڕێی مەوزوعیەوە بەڵام لە ڕووی زاتی و دووبارە دەبێت ئێمە تەکید لەوە بکەینەوە بەبێ پاڵپشتی زاتی و یەکرزینەوە لایەنەکان دەکرێت من زۆر جاوتمە دەکرێت خراپی زەمینەی زاتی سەری زەمینە مەوزوعی کەشف بخوا لە ڕابردوودا ئێمە بە دوو مەرحلەتی پەڕین تەجروبەشمانەیە پێش ساڵی 90 کاتێک کە شەڕمان بە حکومەتی بەعەزەهڵ بەڵام کە بەرەی کوردستان دروست بوو نەخشەی ئازادی کوردستان باشتر هاتە پێش 2003 کە شەڕی ناوخۆ هەبوو ئێمە لاواز بووین لە ڕووی اقتصادی و لە ڕووی سیاسی و لە ڕووی نەفسی و خەڵکێکی زۆر بۆ ئەوروپا بەڵام پێش 2003 کاتێک کە یەکێتێکی لە نێوەلایەنەکان دروست بوو سەرکەوتنێکی زۆر محقق دروست بوو هەر ڕفراندۆمەکەی دوێنێ لە ڕۆژانی ڕابردوو خەڵ لە ڕووی سایکۆلۆجیەوە زۆر خراپ بوو بەڵام کە دوو لایانی سەرەکی هاتنە سەر سندوقەکانی دەنگدان کەویش کۆمەڵ و بستنەوەی گۆڕان بوو ئاماژەیان بۆدا کە دێنە پێش بۆ مەسەلەی ڕفراندۆم بەتایبەتی مامۆستا عەلی پابر و کەساتێکی گەورە هەستەکەی لە ڕووی سایکۆلۆجیەوە خەڵک یعنی بەشێک لە سەرکردەکانی کێتیش کەس جوانتر هاتنە مەیدان هەستەکەی کە مەبەستم لەوەیە کە سیمای جۆرێک لێ گرتووی هاتە پێش پرۆسەکە دەفعەیەکی گەورەی بۆ دروست بوو بۆیە
ئێمە لە بەردەم دوو واقعداین و سەرکردایەتی سیاسی کوردستان و خەڵکی کوردستان و هێز و ناوەندەکان بەم ئیعلامە بەڕێزانش دەبێت ئەوە بزانین ئێمە بۆ قۆناغی ئایندە دەبێت بزانین دوێنێ ڕۆژێک بوو مامەڵەی ئێمە لەگەڵ دنیا و مامەڵەی دنیا لەگەڵ ئێمە قۆناغێکە وەرچەرخانێکە گۆڕانی بەسراتوە معاملەی دنیا لەگەڵ ئێمە دەگۆڕێ ئێمەش دەبێت لەگەڵ دنیا بگۆڕین ئەم گۆڕانەژ ئێمە ناتوانین استیعابی بکەین ئەگەر هێز و لایەنە سیاسیەکان یەکگرتوونە بن بەڕای من شکلی یەکگرتنەکە دەبێت بەو شێوەیە بێت ئەفهم کە ئەمە زۆر بەلامەوە مەبەستمەکە وەک پامێک بگێنم لەسەر ئاستی نیشتیمانی نەتەوەی مەبەست نیشتیمانی نەتەوەی زۆر مەبەستمە بێڵێم نیشتیمانی کە هەموو پێکاتۆ شتەکان پێویستە یەکگرتوویەک هەبێ بۆ تێڕوانین استراتیجیانە مامەڵەکردن لەگەڵ پێشهات و ئەگەر و قەیرانەکان و دیاریکردنی حساباتەکان بەڵام لایەنە سیاسەکان هەرێکە پێی ئەجندای خۆی سوور بێ لەسەر ئەوەی چۆن بتوانێ چاکسازی و بەرنامە یعنی متەوازی بێ هێڵێکی متەوازی بێ نابێ بەرنامەی چاکسازی هۆکارێک بۆی بێژدار نەبێت لە پرۆسە مەوزوعیەکە و نابێ ئەم مەوزوعێش هۆکار بێ بەوانە بۆیە بەڕای من یەکگرتووی نێوان خەڵک لەگەڵ لایەنە سیاسەکان واروها بەرزی ئیرادەی خەڵک بۆ پێشهاتە کاتێک کە دێت زەروریەتێکی دەرەجەیەکە بەڕای من ئەمە دەبێتە پاڵنەر بۆ ئێمە لە ڕووی مەوزوعیەوە باشە بچینە پێش و ئیستیعابی و قۆناغ وەڵامی ئەوم بەرەوە ینی لە مامۆستا کامەرانیشم پرسی لە پرسیاری پێشەوە ینی بە بڕوای تۆ ئەمەی کە تۆ باسی ئەوەشی کرد لە وەڵامی پرسیاری پێشووترە کە ئەمە پێکەوە ئیتر کاتی ئەوە نەماوە زەمینەی ژیان نەماوە لەگەڵ حکوومەتی عێراقیە ئەم ریفراندۆمە دەرهاوی شتەکەی وە زەمینەکەی بۆ دروستکردنی دەوڵەتە کە دەوڵەت کۆمەڵە بنەما و پێودانگ و ڕێسا و پێدراوی بنچینەی و قوڵی خۆی هەیە ئەگەر بۆ دەوڵەت نەبێ بەڕای من شتەکەی بەم شێوە نەدەبوو یعنی بۆ نمونە لە ڕفراندۆمی ڕابردوو ئەوەی من ئاگدارم خۆشم بەشدارم تیا ڕفراندۆمەکە ناڕسمی بوو لەسەر ئەساسی کۆمەڵێک ڕێکخراوی NGO و خەڵکی کوردستان بوو کە ڕێژێکی گەورەی بەدەستێنا بەڵام بەتەنیشتەوە هیچ کامە لە حزبە گەورەکان خۆیان نەکرد بە صاحبی بەس وەکو وەرەقەیەکی زەخت بەکارهێننا ئەو کاتە بۆ چەسپاندنی سیستەمی فیدرالی کە هۆکارێک ینی باڵێن فشارێکە بوو لە ناوەندی عەرەبی و ئیقلیمی بۆی ڕفراندۆم بەم سغەی ئێستا لە دەستور جێبەجێ بوو بەم پێکاتی ئێستا هەبێ پاشەکشت پێ بکەن ئەمە وەرەقەی زەخت بوو بەڵام ئەم ڕفراندۆمە ئێستا وەکو باسم کرد بە دوو هۆکارە هۆکارێکی مێژووی کە ئێمە گەیشتنە قەناعەت دووش خودی لایەنە فەرمانڕەوایەکانی شیعە بە قەناعەتی خۆم وەکو خوێندنەوەی خۆم ئەمانیش هۆکار بن بۆی پاڵ بەستنەوە کورد ببنێ بۆی ئەمان ئەجندایەکی تایبەت بەخوانیان هەیە حەق خۆشیان هەیە ئەمان نانەوێت ئەو شکل و مۆدێلی کە غەرب دەوێت لە عێراقدا بچەسبێ ئەمان شکل و مۆدیلێکی تایبەت بەخوانیان دەوێت لەسەر ئەساسی باگراوندێکی ئایدۆلۆژی بۆ استراتیژیێکی دووش درێژخایەن مامۆستا کامەران لە مێژوودا کاتێ بازە دروستکردنی دەوڵەتە کرێ یاخود کە بوونی دەوڵەتێک ئەوەی زمانی هاوبەش و بوونی خاکێک و مێژ و جوگرافیا ئەوانە باسەکرێ ئەمانە کۆمەڵە پێوەرن بەڵام ئێمە بینین بەرپرسانی کورد بۆمە قسە لەسەرەوەکەن ئەم ڕیفراندۆمە بۆ دروستکردنی ئەوە نییە قسە لەسەر سنوور بکرێ و هەندێک فشار دروست بکرێ ئەگەر بەپی قسەکانی کاک جەبار بێت ئەو بڵێن بۆ دروستکردنی دەوڵەت بێ ئەمە کام مۆدێلی دەوڵەت دروستەکرێ لە کوردستانە ئەگەر دروستکرێ خۆ دەوڵەتیش بۆ خۆی مۆدێلی جیاوازی هەیە خۆی ئەگەر ئێمە لە ساڵی 1990ەوە قسەمان لەسەر بەخۆی بکردوایە بە تەکید خواست لەسەر زۆری ئەم قەوارە سیاسی کە دەوڵەتەکە بەڕێوە دەبا کەمتر دەوروژێندرا هەروەکو کۆماری کوردستان کۆماری مەهاباد کە دامەزرا خەڵک نێگوت ئەم کۆمارە بۆ پەرلەمانی نیە و کۆمارە بۆ هەڵبژاردننیە و بۆ تعدودێتی ئەحزابی تێدانیە بۆ چکە ڕاستەوخۆ لە قۆناغی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردیەوە هاتووی بۆ دەوڵەتداری بەڵام کە تۆ مدەیەک ئەزمموی حکومڕانی تەوە ئەو ئەزمونە حکومڕانیە بە خاڵە باشەکانی شەو کۆمەڵە گویستگەی هەیە کە هاوڵاتیەکانی خۆی ترساندووە بۆ ئەگەر تێبینیمان کردبێ ئەگەر خاویەک یان سارد و سڕیەک هەبێ لە بەرەو پیرچوونی ئەم ڕیفراندۆمەوە نیشانەکە ئەوە نییە کە کۆمەڵگەی ئێمە دەوڵەتی ناوێ سربەخۆیی ناوێ ئەمە حالەتێکە لەبەرەوەی زۆر زار نەوعەتی حکومڕانەکە لە هەرێمی کوردستان مەترسی دروست کردووە بۆ دەوڵەت واتە ئێمە لە قۆناغێکدا دەژیین لە دوای 26 ساڵ لە دوای 25 ساڵ حکومڕانی ناکرێ قسەکردن لەسەر دەوڵەت و سربەخۆیی هاوتەریب نەبێت لە قسەکردن لەسەر شوناسی بەڕێوەبرنی ئەم شێوازی دەوڵەتە ئەمە بڵێ ئەزمونێکی پێشتر ناکرێ ینی دەبێت تۆ شوناس و شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا داببڕی لە دەوڵەت واتە بڕێ دەوڵەتم دەوەیە زۆر گرنگە و دەوڵەت بۆ کورد زۆر گرنگە بەڵام قسە لەسەر شوناسی ئیدارەدانی دەوڵەتەکە نەکە ئەمە پەرلەمانیە تعدودێتی قبوڵە دەوڵەتێکی مەدەنیە دموکراسیە احتیکاری تێدا نیە ئیستیبدادی تێدا نیە واتە بۆیە بەشێک لە خاوی کۆمەڵگەی ئێمە و سەرنجیان لەسەر ئەم ڕیفراندۆمەی و بەرەی نەخێر و بەرەی بایکۆت و هەموو ئەمانە مۆزوعەکە
هیچی لەسەر ئەساسی نیە کە دەوڵەتی نایە و سەربەخۆی ناوێ ئەمە حالەتێکە واتە شێوازی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستاندا زیانی گەیاندووە لەسەر پرسی سەربەخۆی نەتەوەیەک ئەمە قەزیەکە ئەمە کە مقدمەیەکی هەیە و مقدمەکە خەلەلی تێدایەوەتە ئەمە نەچۆتە چوارچێوەی مؤسسەیەکی شەرعی کاڵبژێردراوی خەڵکاوە نوێنەری هەموو لایەنەکانی تەیە کە پەرلەمانەوە لە چوارچێوەی یاسایەک دەرچێ و ئەم یاسایە دەقێک هەبێت کە ئەم ڕیفراندۆمە بووە چییە و ئیجماعێکی لەسەر بێ بۆی کەمە بێنی لە ڕوانگەی ئەم دقەیەوە شرۆڤەی بکەین و جیاوازی ڕەئی وەرنەگرێ بۆیە دەبینین زۆرێک لە شپرزەی هەیە لە شێوازی ئەم دەوڵەتە دەبێت ئەم دەوڵەتە کە ئەندازێک حزبێتی پێوەیە و خیتابێکی پێوەیە کە خیتابەکە دەتوانێت بڵێن بە ئەندازێک شەخسەنەشی پێوەیە و خطابێکە شخصەنەی پێوەیە زۆر تەبیعی ئەگەر منش قسە بکەم لەوانەیە لە مەجلیسێکدا قسە دەکەم لە بەرامبەر بە زەماوەرە قسە دەکەم مەرج نییە قسەکانم کۆپیەکەی قسەی سبەینێ وەکوی ئەمڕۆ بێ بوو لە ماوەسا کەمەرەیان کەواتە قسەکردن لەسەر مۆدێلی دروستکردنی دەوڵەتەکە زووە بە پێ و پێوەرانەی بەبەستم ئەوە نیە ئامە تەسیریە بێت لەسەر دروستنی ئەو مۆدێلی دەوڵەتە بە شێوەیەکی مۆدێر لەم قۆناغی تازەی سەردەمی مۆدێرنە و گۆڕانکاریەکانی بەبستم ئەوە نیە واتە ئەو پرۆسەیەم ئەگەر بە فڵتەرێکی موسساتێکدا بڕیشت باە و ئەم موسساتە مناقشەی پێروتەسەری لەسەر بکرد باە لە ڕێگەی کۆمەڵێک لیجان و خەڵکی نوخبەوە تاوتوێکی باش بکرابە ئێمە دقێکمان هەبوو بۆ ئەم پرسە ئەم ڕیفراندۆمە بۆ دەکەین و ئامانجەکە لی چییە واتە ئێمە ڕوئایەکی ڕۆشنمان دەبوو لە ڕوانگەی تێکستێکی یاساییەوە کە موسسەیەکی شەرعی دەری دەکرد واتە تەفسیری زۆری هەڵنەدەگرت بادام ئەم مۆزوعە سیمایەکی حزبی پێوەیە سیما حزبیەکە بە تەکید لەگەڵ تەحەدیاتەکان خیتابی دەگۆڕێ واتە دوێنێ قسە دەکات کە بۆ سنوور نییە کە مشکلەکە کەم دەبێتەوە دەڵێ بۆ سربەخۆیە واتە ئەم جیاوازیە لە خیتابە حالەتەکە دروستی کردوت ئێمە حالەتەکە خەلەلێک هەیە کە تێکستێکی موحەد نییە بۆ ئەم شێوە دەوڵەتەی کە دروستی دەکەین بۆیە قسەکردن لەسەر ئایا ئاڵی عێراق لا دەچێت لا ناچێ چۆن گفتوگۆ دەکەین بۆ فشارەیان بۆ ڕاگەانی دەوڵەتەکەی ڕادەگەیەندرێ بۆیە لە بیدایەتی ئەم پرۆسەیەوە ئەم جۆرە خیتابە زۆرێک لە جیاوازی پێوەیە لە ویستگە جیاکانیەوە بەڵام دوازار پرسی ڕیفراندۆم ئەگەر بۆ سەربەخۆی نەبێ مانایەکی نامێنێ ئەگەر قسە لەسەر سنوور دەکرێت مانایەکی نامێنێ ئەگەر قسە لەسەر سەروەری نەکرێ مانایەکی نامێنێ ئەگەر قسە لەسەر هەڵوەشانەوەی عێراق و دابەشبوونی عێراق نەکرێ مانایەکی نامێنێ ئەگەر قسە لەسەر احترافێکی نێودەوڵەتی نەکرێ و سەرنجیان ڕان نەچشتێ بۆ پرسێکی سەربەخۆی لەگەڵ ئەم واقعاتازەی کە هاتووە مانایەکی نامێنێ ئەمەیە بابەتەکەواتە ئێمە دەبێت دوازار لەم قۆناغی کە دادێ ئەوەی ڕۆیشت ئەگەر تێیپەڕێنین دەبێت زارێک کە ئێمە بینەوە ئاراستە جیاوازەکان خیتابە جیاوازەکان جارێککە یەخینەوە گفتوگۆ بکەینەوە بڵین ئەمەیت ڕۆیشت بەڵام جارێککە ئێمە ڕێکەوینەوە ئیجماعێکمان هەبێ ولایەنە سیاسیەکان کۆدەنجیان هەبێ ئەم ڕیفراندۆمە ئەم دەنگدانە بە چه ئاراستەیەکیدا دەبین وەکو مقدمەکەی بە شپرزەیی هات وەکو پرۆسەکە بە شپرزەیی هات ناکرێت لێستە بەدووەوە ئاراستەکە کە هەمووان بازەکەی دەدەین بەو شێوە بە شپرزەیە بڕوە بەڵێ کاک جەبار ئەگەر مقدمەیە و مامۆستا کامەران دەڵێ یەخۆ بە سەرەتایەک بە ڕێڕایی دەستی پێکرد بێت چۆن چاوەڕوانی ئایندە و کۆتایەکەیکەین کە بە شتێکی باش بە بنچینە و بنەمایەکی پتەوە دەستەبەری بکەین علی سەرەتایەکە فشەڵیتیا بێەوە خیتابەکە ڕوون نەبێەوە فرەیی لە خیتابەکانە هەبێ بۆ ئەوی ئەم ریفراندۆم وەکو میکانیزمێک ئێمە بە ئامانجێکی گەورە ئەگەیەنێ باش ئەگەر ئەم بنەمایەوە بێ ئەبێت بەشی سەرەوە یا ئایندەکەی چۆن بێ خۆشبەختانە مولانەکان دانیە بۆ ناوە کە لە ڕابردوودا هەڵی گەورە هەکراوە گەندەڵی گەورە کراوە هەڵبەتە لە بەرامبەرەوەشدا ئۆپۆزیسیۆنێک بەرهەمە هاتووە کە با بڵێن بەریەککەوتنیەکی سیاسی دروست بێ بە ئەم بەرزیونیزمە دروست بێ سەرنجام تێگەشتێک دروست بێ بۆ موقع بەڕای من قۆناغی ئایندە قۆناغی لەمەولا سەرکردایەتی سیاسی کورد بە هەم پێکاتەکانە ناچار دەکات بێت دوو بابەت تێپەڕێنێ یەک ئەو شێواز و سروشتی حکومڕانێ بە کۆتایی پێبێت چونکە ناکرێ من ناتوان درێژە پێشێ ئەو مۆدیلەیە ئەو مۆدیلی کە پێشتر باسکی لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا ئەبێ ئەوە تێپەڕەندرێ لەوە بازنەیەکی فراوانتر بێتە پێش ئەوەش تێپەڕەندرێ کە پێشتر ئێمە پێش 25 مانگ داوامان دەکرد وکو با بڵێن ئەو سیستەمێکە خۆشمان داوامان دەکرد لە باشترین مۆدیل کە ئۆپۆزیسیۆن و خەڵک داوای دەکرد و حکومەتیش قەناعەتی بۆ کردبوو لایەنە دەسەڵاتدارەکانیش کە ئەو مۆدیلە بن ئەبێ وەش تێپەڕێنن چونکە ئێستا کوردستان و دەوڵەتی کوردستانە بێ وەڵام دەرەوە بێ بە خواستی کۆمەلگای نێودەوڵەتی واتە ئەبێ لەمەولا تۆ ڕەچاوی پێکاتەی عەرەب بکەی لە چوارچێ ئەو دەوڵەتەی کە دێت دەبێت ڕەچاوی پێکاتەی ئاینی جیاواز بکەی ئەبێ ڕەچاوی تومەحات و پێکاتەی تورکمان بکەی واتە ئەو مۆدیلە نەک هەر بۆ خودی چوارچێوەی هەرێمی کوردستانی پێشتر دەست نادا
بەڵکو بۆ چوارچەوەی دەوڵەتی ئایندەش بەم چاکسازانی کە ئۆپۆزیسیۆنیش داوای کرد بۆ ئەمەش هەردەست نادا بەڵکو بێ باس دێ بۆ بازنەیەکی فراوانتر واتە تۆ بێ مەفهومی پێکەوە ژیان مەفهومی مواڵەتەنە مەفهومی سیستەمێکی تازەی کە با بڵێن ئەو مۆدێلە سەرەتایی کە لە ڕۆژهەڵات ناوەڕاست بگونجێ هاوتەری بێ لەگەڵەوەی کە لە کەنەدا و لەوانە هەیە بێ تۆ هەنگاو بۆ مۆدیلێکی وا بنێ بۆیە خۆشبەختانە ئاماژەکەش بەو شێوەیە ناچاریشە ئاماژەوەیە کە دەوڵەتی کوردستان دەوڵەتێکی فیدرالی بێ واتە لە ئێستاوە مراعاتیەوە کراوە کە حاڵەتی سایکۆلۆجی حاڵەتی ئابووری حاڵەتی سیاسی سلێمانی لەگەڵ هەورێر جیاوازە هەولێر لەگەڵ کەرکووک جیاوازە کەرکووک لەگەڵ دەشتی نێناوە جیاوازە ئەمە یەکێک لە پێکینەکانە دوو وەسیقەی پێکهاتەکان کە لە ماوەی ڕابردوودا ڕاستە لەوانەیە کەرچکاڵی بێ لەوانە پەرەی پێوە دیار بێ بەڵام ئەمانەش ئاماژەی دڵخۆشکردن بەڵام ئەگەر ئێمەش نیەتمان هەبێ واقعی سیاسی ئایندە ناچارمان دەکا و بەڕای من پێش ڕاگەیانی دەوڵەتەکە یان پێش دەستورەکە و پێش هەڵبژاردنەکە ئێمە واقعیەن لە ئاسی نێودەوڵەتی و ئیقلیمی ناخۆیی ناچار دەبین دەستورێکمان هەبێ کە بەڕاستەقینەیی بواری جێبەجێکردنی هەبێت کە ئەوە بێ وەڵام دەرەوەی واقعجەبان ڕاستە لەوانەیە لە ڕووی نێودەوڵەتی و ئێستا کۆمەڵە پێوەەر هەیە لە نێوان وڵاتە گەورەکانی چێتی ئەوروپا وڵاتانی خۆراوایی و ئەمریکا تا ڕادێک بازە مافی مرۆڤ و ڕێزگرتنی ئیرادەی بەرامبەر ئەگرن بەڵام ئێمە لە ڕووی ئیقلیمەوە سەیری مێژووی ڕابردوو بکەین ئەو هەموو پەیمانەمانەیە لە سایکسپیکۆ سیڤەر لۆزان نازام سانڕیم و عێراق بەریتانی پەیمانی سەعەداباد ڕێکەوتنی جەزایر کە دوایین ڕێکەوتنیان بوو لە ئازاری 1975 ئەمانە هەموو کرا و وڵاتانی ئیقلیمی و ئەندازێک نێودەوڵەتیەکانیش زیگلیان هەمویان موامەرەیان کردووە لە کورد و دوجار لە کۆمەڵە پەیماننامە کوردیان وابەستەی سیاسەتەکانی خۆیان کردووە باشە بەم تەحەدیانە و ئێستا ئەوەی کە ڕوون دیارەتە ئێران و تورکیا تاوەکو ئێستا نایانەوێت بوون لە دوێنێەوە ڕێفراندۆمەکە کراوە ڕاستە کۆمەڵە کاربەڕێوەبردنی ئیداری لە نێوان سنوورەکانە مەرزەکان و هاتوچۆکان ئەندازەیەک ئەوەستێت و یاد دەبێتەوە ئەوەنە بەڵام لە ڕووی استراتیژەوە ئەوان کۆمەکیمانەکان و کۆمەکی کوردنەکان و ئەم و ئامەرەیەن یعنی دروست بکان کورد چەکێکی کاریگەری بەدەستەوێ بتوانێت ڕوبەڕویان بێتەوە سروشتی علاقاتی نێودەوڵەتی و سروشتی مامەڵەکردن لەگەڵ بەرژەوەندی نێودەوڵەتی بەرژەوەندی لۆکاڵی زۆر گۆڕاوە لە چاو زەمانی ئەم معاهدانەی کە باسمان کرد هەموو سروشتەکان گۆڕاون واقعی جیۆپۆلیتیک کوردستان پێشتر وەک ئێستا نییە بەڕاستی چونکە من پێم وایە ڕاستە هەڕەشە لەلایەن تورکیا و لەلایەن عێراق و لەلایەن ئینەوە هەیە میوارەیەش عەبادی هێندە ئاماژەیدا بەڵام بە قەناعەتی من ئەم کارتانە بەم پێرفێکتیە کاریگەری کولی ناکەن لەسەر هەرێمی کوردستان چونکە بەڕای من ئەمانش خۆیان لەبینی خۆیاندا کێشە و گریکت و ترسیان هەیە ئەگەر تورکیا بڕیاردا پێشوەخت سنوور دابخە لەوانەیە مەترسیەوە بە ئێران بێ مناوەرەیەکی لەگەڵ بکا و کاتە تەواوی لایەنەکانی تر دەواازی ئێران بەقوتکردن ئەو داهاتی کە بۆ تورکیا چێت بەرەو لە مەلا بۆ ئێران بچێت بە پێچوانەوە ئێرانیش لەوانەیە مەترسیەوەی هەبێگەر بێت حدود دابخە لەوانە ترسیەوەی لەبێ ئەم دەبەرەی ئێرە هەیە بە هەموو پێکاتەکانیەوە لە مۆلا ڕوو لە بازار و تورکیا بکەن ئەگەر هەردووکیان بێکەوە بکەن هەر بلان مەترسیایوان هەیە جاری کە ڕێڕەوی ڕۆژ ئاوا دروست بێ و کە ئاماژەی ئەوەش هەیە و لەوانەیە ئەوانش دووبارە مەترسیوان سەر بێ بڕای تۆ مەترسیە گەورەکە ئەوەنی ئەمانش بۆ خۆیان پارچەی تری کوردستانیان تەیە کوردیان تایە کوردەکانیش سبینە فشارێک دروستەکەندا لە ڕێگەی ئەو فشارەوە لە شەرعیەتی حکوومەتی ئەگەر لە کوردستان دروست بێ یا دەوڵەتی کوردستانی ئەم ڕیفراندۆمەوە داوای حقوقی خۆیانەکە نەمەش بخۆی بۆ ئاسایش و ئەمنیەتی ناوخۆی وڵاتانە هێڵێکی سوود بەڵێ بەس بە دوو بەڵگەوە دەڵم ئەم مەترسیە تەفعیل کراوە یعنی گەورە کراوە پێش لە دوای ساڵی 91 ئێران پێشەوە ئێران زۆر مسر بوو هەوڵیدا کە دەوڵەتی ئازربایجانە دوای اتحاد سۆڤیەتی دروست نەبێت چونکە پێی وابوو زۆرینەی ئازەریەکان لە ناو ئێراندا هەن کاریگەری دەبێت بەڵێ دەوڵەتی ئازربایجانی دروست بوو ئەمە دروست نەبوو پێش 91 ئەم هەرای ئێستا دەیبیستین بە قووەتریش هەبوو چونکە پێی وابوو تورکیا و ئێرانیش هەردووکیان حزب حاکمەکان ئێستا دەمیش پێیان وابوو کاریگەری دەبێت بە پێچەوانەوە کوردستان بوو بە عامل ئیجابی لەروی اقتصادیشەوە من قەناعەتی من ئێران و تورکیا استراتیجی تریان هەیە و فشارەکەیان بۆ ئەوەیە لە ئایندەدا لەگەڵ ئەم پێکهاتی ئێستای کوردستان و ئەو ئاراستەیە مامەڵەیە بدا ئەو پرۆتۆکۆلە فەرز بکەن کە خۆیان دانێ بۆ فشارانە بە قەناعەتی من فشارەکان درێژخان نابن بەس پەیوەستە لەسەر بەقوەتی ئیرادەی ئێمە لەگەڵ یەکێتی نێوان لایەنەکان بەڵێ ماوەسە کامەران ئێمە بە هێزی ناو خۆمان و یەکبوون و یەکدەنگی ناو خۆمان بە بڕای و ئەمە بێتە هێزێکی معنەوی و هێزێکی تەنانە مادی کاریگەریش بۆ ئەو هەموو تەحەدیە نێودەوڵەتی و ئیقلیمیە بە تایبەتی ئیقلیمەکە کە ئێوە اختصاصی خۆتانە لە بواری مێژوە ئاماژەم بە کۆمەڵە پەیماننامەی گرنگ کرد کە تو زۆربەی ئەو پەیماننامانە دۆزی کوردیان لەبار بردووە موامەرە بوون لە دژی کورد ئەمانەش بە تایپ و مۆدێلێکی تازەتر نوێ بنەوە ئەگەر هەر ئەم با بڵین دابەشبوونە ڕێژەیە کە جەباریش باس بکەین ئەگە بڵین ئەم هۆکارە بۆ
دروستبوونی سربەخۆی لە کوردستان ئەگەر پەنجایی تایبەت بێ بە ناوخۆ پەنجای تایبەت بێ بە دەرەوە دەبێت ئاگاداری بین ئەم پەنجایی دەرەوەش دەبێت پەنجا ناوخۆیەکە تەوزیفی بکەوە تا پەنجا ناوخۆیەکە بتوانێت سوود لە ئەم هۆکارە دەرەکیانەش وەربگرێ. من ناتوانم ئەوە بڵێم ئێران و تورکیا وڵاتانی ئیقلیمی لەم ساڵانی ڕابردوو پەیوەندی باشیان لەگەڵ هەرێمی کوردستان نەبووە. خۆی ئەگەر ئابووریەکێک لە بنەماگرینکان پەیوەندی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا قۆناغێکی باشی بڕیوە و پەیوەندی ئەمنیش قۆناغێکی باشی بڕیوە و دەبینین بە ئەندازەیەکی باش ڕۆیشتووە. بەڵام کاتێک کە دەگوازرێتەوە پەیوەندە سیاسیەکان دەبین ئەم گرفتانەی دروست کردووە. من وایە تەسەوڕ دەکەم ئێمە چۆن دەتوانین ئەم پەیوەندیە لەم قۆناغە لەگەڵ ئێران و تورکیا لە پەیوەندێکی ئابووریەوە لە پەیوەندێکی ئەمنیەوە بگوازینەوە بۆ لێکتێگەشتێکی سیاسی کە دەرێن لێکتێگەشتێکی سیاسی واتە کە پرسی ڕێفراندۆم و سەربەخۆی دێنینەکایەوە خۆی لە خۆیدا پرسێکی سیاسیە کە چۆن مامەڵی لەگەڵ دەکرێت. خەرەلەکە لێرەدا لەوەیدایە لە هەرێمی کوردستاندا پێویستیمان بە ئەندازەیەک بە مؤسساتیکردنی ئەم پەیوەندە سیاسیانە هەیە. ئەمە وای کردووە کە ئەمەی کە ئێستا ئێران و تورکیا دەیکەن لەگەڵ ئەوەدا کە ماهیەتی ئێران و تورکیا بەرامبەر بە هەرێمی کوردستان بە ئەندازەیەک دەرکەوتووە بەڵام ماهیەتی زۆری پەیوەندیەکانی هەرێمی کوردستان دەرکەوتووە کە پەیوەندیەکان لەگەر ئەم وڵاتانە پەیوەندیەکان پەیوەندێکی تەندروست نەبوو پەیوەندی ئابووریەوە پەیوەندی ئەمنی بۆ پەیوەندێکی زۆر ناڕۆشن بووە بۆیە لە کاتی سەغڵەتی و لە کاتی تنگانەیدا ناتەواوی لەم پەیوەندیانەدا بەدەرکەوت. هیوادارم ئەمە بزارێککە بێتەوە با بڵێن زۆرەکە بە پێداچوونەوە بە زۆری پەیوەندیەکان لەگەر وڵاتانی دنیا و لەگەر وڵاتانی دەوروبەر بۆ ئەوەی کە ئێمە بزانین ناتەواوی خەلەل چیە لە زۆری ئەم پەیوەندیانە. من قەناعتم وایە دەبێت جارێککە لە هەرێمی کوردستان وەکو چۆن بە کۆی پرۆسەی حکومڕانیدا دەچینەوە دەبێت بە شێوازی مامەڵەکردنش لەگەر ئەم وڵاتانەدا بچین و نەک لەو ڕوانگەیەوە کە ئێمە بین تەحەدایم بکەین نا بزانین کە ئەم وڵاتانە کە پەیوەندیەکانی لەگەڵ ئێمە باش بووە پەیوەندیەکان بۆ بازاڕکردن باش بووە پەیوەندیەکان بۆ پاراستنی ئەمنیەت باش بووە. ئایا پێویست بۆ دەکات جارێک کە ئێمە گفتوگویان لەسەر لەگەڵ بکەینەوە بۆ بەرەو پێشچوونی پەیوەندیەکان لە ڕووی سیاسیەوە بە تەکید بەڵێ بەڵام دەواازەی ئەمە لە چۆوەیە بەڕایتەوە مێژوو خۆی دووبارە کاتەوە لە سیاسەتی ئیقلیمیا بەرامبەر بە کورد. من ناڵێم مێژووە خۆی دووبارە دەکاتەوە بە شتێک کەت پێ بڵێم یانی هەموو دەستکەوتانی کەمە لە بەغدا لە ڕابردوودا بەدەستمان هێناوە لە بەیاننامەی 11 ئازارەوە لە دابینکردنی ناوچەی دژەفڕین 1990ەوە لە دەستورێک کە بە ئەندازەیەک ئومێدمان پێ لە بەغدایە و کە جێبەجێ نەکرا لە دوای 2023ەوە هەموو لەم حالەتانەدا بوون کە بەغدایەکی لاواز هەبوو بەغدایەکی شپرزە هەبووە. من واتە سەوڕ دەکەم کە ئێستا ئێمە لە حالەتێکدا مامەڵە دەکەین بە ئەندازەیەک کارتەکانمان لەگەڵ بەغدایە وەکو ڕابردوو بەهێز نییە پێویست دەکا بە نێوماڵێکی باشترەوە بە حکمەتێکی باشترەوە مامەڵە لەگەڵ ئەو بابەتە بکەین. مێژوو دووبارە دەبێتەوە بەڵام تەسەوڕ ناکەم مێژوو وەکو خۆی دووبارە بێتەوە و لە ئێستا بەدواوە بە تەکید من پێم وایە سەرکردایەتی کورد دەبێ ئەگەر زۆرێک لە سیاسەتی پاراوێز خستن هەبوو بێت زۆرێک لە سیاسەتی بە حیزبی بوون هەبوو بێ لەم پەیوەندیانە و لە ماڵەکردن لەگەڵ ئەو دۆستیانەدا ئەم پێم وایە زانێکی سیاسی عاقڵ بە تەنیا خۆی ناهاوێتە ژێرباری ئەم بەرپرسیارەتە گەورەوە کە ئێستا ڕوبەڕووی دەبینەوە چکە بەڕاستی لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی تەحەدیات و مەشاکلی گەورە دەبینەوەی کە ڕوبەڕووی دەبینەوە. ئایا ئەمە چەندە سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستاندا عاقڵ دەکا بەوەی کە زیاتر مەبدەئی شەراکەت و مەبدەئی هاوبەشی پێکردنی هەموو لایەنەکان بۆ دۆزینەوەی دەرچەی باش بۆ ئەم گرفتانی کە ڕوبەڕوومان دەبێتەوە چەندان پێداچوونەوەنە دەکەن و ڕێگەچاری بۆ دادەنێن. پێم وایە ئەمڕۆکە لایەنە سیاسیەکان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و بەدرێژی نوێژی نیشتیمانی کوردستان لەژێر بەردەم بەرپرسیارەتێکی گەورەدا ئەگەر پیان وابێ ئەمە سەروەریەکە لە ئایندەدا بۆ خۆیانی تۆمارکردنەوە بێ شەراکەتێکی ڕاستەقینە لەگەڵ لایەنەکانی تر بەس لە هەمان کاتیشدا مەترسیەکی گەورەیە واتە بەرپرسیارەتێکی گەورەیە و ئەگەر بێت و خوا نەخواستە پاشەکشەیەک هەبێ لە ئەنجامی ئەم ڕیفراندۆمە ئەو کاتە بەرپرسیارەتە مێژوویەکە بە تەنیا دەکەوێتە سەرشانی ئەوان. هیوادارم لەم ڕۆژانە بیرکردنەوەی باشتر هەبێت تەفاهمی باشتر هەبێ بۆم خۆناغانی کە لە ئێمە ڕوبەڕووی دەبینەوە لە دەرهای شتەکانی ئەم ڕیفراندۆمە. کاک جەبار بە بڕای ئێوە بەرپرسانی کورد بە تایبەتی لە ڕۆژی ڕیفراندۆمە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان قسە لەسەرەوە کە ئەم ئاڵای عێراقە بە تەنیشتی ئاڵای کوردستانەوە لە پشتی سەرمانەوە ئەمێنێتەوە ئەمە چه ئاماژەیە کە ئایا بۆ تێپەڕانی ساتە وەختی ڕیفراندۆم وەکو تاکتی یاخود وەکو استراتیژ ئەمانەوەیە بەردەوامە بێ هەرچەند ئێمە لە پێشتر هەمووتان بازدەواکەمەوە جەناب و بازەواکەی کە بڕوا دوایە ئەمە بۆ هەنگاوێکی باشی دروستکردنی دەوڵەت ئەگەر دەوڵەت بێ سەروەری هەبێ بۆ خۆی ئاڵایەکی خۆی بێ بۆ خۆی ئاماژەیمانەوەی ئاڵای عێراق بە تەنیشتی ئاڵای کوردستانەوە چه ئاماژەیە کەمە جۆرێکی دیکە لە ڕاڕایی نییەوە سەرەتایەک نییە هێشتا لەم سەرەتایەوە هیچ ئومێد و ئاسوویەکی ڕوون نییە بۆیە بەم شێوە قسە دەکرێت.
ڕاستیدا من نازانم مەبەست لە وەزعەکە چێ بەزەوەی کە وەکو خوێنەوەیکی گشتی پێدەچێت حاڵەتەکان دیبلۆماسی بن چکە تۆ لە تا ساتە وەختەش کوردستان بەشێکە لە دەوڵەتی عێراقیەوە بێعەلەمە هەبێت ئەو ڕۆژەی کە بە ڕسمی ئەو دەوڵەتی ئەعلان دەکرێت. ئەمە یەک دوو لەبەرەوەی گوشارەکان لە ئاستی عێراق و ئەقلیم و نێودەوڵەتیەوە گەورەیە لەوانەیە بۆ تهدی ئەبێ و بەڕای من پێویستە سەرکردایەتی سیاسی کوردەوە حیزبەکان ئەو پەڕی دیبلۆماسی کراوە و عەساب ساردی و زمانی هێواش و مەدوجەزریش لە قسەکاندا هەبێت جارێک دەربڕینی نیەت بە شێوەیەکی وازح و فراوان جارێتی شارنەوەی ئەی لەوانەیە و مەدوجەزرە پێویست بێ بەم زروف و بەم قۆناغەی ئێستا هەیە و وەکو ئاماژەیەکش بۆ قسەکانی مامۆستا سەرکردایەتی کورد ناچارە نەکەر لە نێوان لایەنە کوردەکان بەڵکو لە نێوان هەم پێکاتەکان هاوبەشێکی استراتیژی و خێنەوەیەکی استراتیژی بۆ ئایندەوە گەڵاڵەکردنی پرۆژە و نەخشەرەگایەکی وا کە ببێتە بنەمای بێکۆ ژیان کە هەموو دنیا ڕازی بکە. بەڵام ئێستا ئێمە بینین هەتاکو ئەم ساتە وەختەش حکوومەتی عێراق لە بەیاننامەکانە بە تایبەتی بە ئێستاشەوە عەبادیانی زمانی جۆرێک لە هەڕەشە و زبر بەرامبەر بە کوردستان هەرێمی کوردستان بەکارێنێ زمانی هێز پچڕانی پەیوەندیەکان داخستنی دەواازەکان بۆ خۆی بە بڕۆ ئێوە ئەمە یعنی چۆنەڵی هێشتا بەرنەدانی تایەکە کە ساتە وەختێکی نزیک ڕوویاوە یاخود ئەمانە بەردەوام بێ و پراکتیزە ئەکرێ یا تەرجەمەکرێ بۆ ئەمری واقع لایەندا هەر هۆکارێک بێت پێم وابێ ئەم استراتیژیکی هەڵەیە چونکە هەنگاوەکانی کوردستان کە ڕێفراندۆمە زمانێکی حەزاڕیەوە بۆ بردن بۆ ئاشتی و ئەو زمانە نەرمەی ئێستا سەرکردایەتی سیاسی کوردەوە حیزبەکان کە بەلاغیان دەرکردووە ئەمە بەڕاستی ینی ئێستا مەطرحەوە باشە لە بەرامبەر داوای عەبادی بکە بە هەر استراتیژی بێ هەڵەیە بەڕای من بە هەڵەش بۆ ئەو تموحاتی ئەو دەشکێتەوە بەڵام لەوانەیە مە سێ هۆکارێ بێ هۆکارێکی ئەو نەزع قەومێکی ئێستا لەم عالەمی عەرەبیە هەرماوە دوو فشاری کۆماری ئیسلامی لەسەر حکومەتی ئێران و لەسەر حکومەتی عێراق و فشاری ناوخۆ هێزە توندڕەوە شیعیەکان ئەو معاملەی کە بۆ شەڕی ئاندی هەڵبژاردن دەکرێت فشاری گەورە لەسەر عەبادی هەیە بەڕای من هەمان فشاری لە ناوخۆی تورکیا بۆ سەر ئەردۆغان هەیە ئەمانە هەموو فاکتەرن بەڕای من بەڵام دوجار زمانی نەرمونیان حوار دەست بۆ بردن بۆ ئاشتی هەتا حەدی ئەخیر ئەبێ کورد پێی ڕێ بکات. بەڵێ ماوەسا کەمەرا من ماوەی بەرنامەکەم تەواو بێ حەز وەکو دوا پرسیار ئایندەی ئەمە چۆنە بین وەکو ئێستا ئاماژەکان ئەندازەیەک ئاماژەن وەکو خۆشتان باسان کردانی لە ڕووی نێودەوڵەتی و ئیقلیمی و تەنانە ناوخۆی عێراقشەوە تا ئێستا تا ڕادێک زمانی ناڕزایەتی و هەڕەشە بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکارهێنرێت. والله ئەگەر قسەی کۆتاییم تەرخان کەم بۆ ئومێد ینی ئەگەر ئێمە بە مقدمەیەکی با بڵێن وەکو پێویست سەرکەوتوو نەبووە کە دەستمان بەم پرۆسەیە کردووە پرۆسەکەشمان دەتوانم بڵێم ناتاوی تێدا بووە هیوادارم ئەم تەحەدیاتانە ئەم هەڕەشانە ئەمەی کە پێمان وە بۆ کۆمەلگەی نێودەوڵەتی باشتر دێتە پێشێ نەهاتە پێشێ وڵاتانی ئیقلیمی کاردانەوەکانن بۆ شێوە زبر نابێت زبر بووە بەخدا بۆ ئەندازەیە کاردانەوەی نابێت کاردانەوەی بووە هیوادارم ئەم جۆرە تەحەدیانە بە ئەندازەیەک بە خۆداچوونەوە بە حکومڕانی لە هەرێمی کوردستاندا دروست بکا بۆ ئەوەی کە بە ئەندازەیەک بتواندرێ پێکەوە هەمولایەک بەرەنگاری ئەمە ببینەوە کە بە هەمولایەک چوونە ژێرباری ئەم پرۆسی دەنگدانە بە دڵنیاییەوە پێویستیمان بۆیە پێکەوە بتوانین ڕوبەڕووی ئەمانە بینەوە لە بەرەوەی 2000 هێزێک نییە بە تەنیا باجی ئەم ڕێفراندۆمە بداکرد ئەگەر سەر نەکەوتووە هەموو کورد و هەموو لایەنەکان و هەموو پێکاتەکان پێکەوە باسەکەی دەدەن هیوادارم ئەمە ئومێد دەخوازم ئەمە با بڵێن فاکتەرێک بێ بۆ خۆداچوونەوە فاکتەرێک بێ بۆ مامەڵەکردن بۆ ئەوەی ئێستا بەدەوە یاریەکە بە شێوەیەکی تەندروست بەڕێوە بچێت تاوەکو ئەمەی کە لە ڕابردوودا لەو ڕێفراندۆمە کردومانە ئەنجامێکی بەرهەمداری هەبێ و ڕێفراندۆم ئامانجەکانی خۆی بپێچێ. بەڵێ کاک جەبار بە کورتی دو قسە شتێکت مابوو لەسەر کۆیتەوەری بەرنامەکە. وڵا بەگشتی مشتێکی لە قسەکانی مامۆستا دەکەم ئێمە وەکو سەرکردایەتی سیاسی کوردستان و خەڵکی کوردستان ناچارە پەیڕەوی لە دوو خاڵکە یەکریزی و تەبایی و هەروەها گەڵاڵەکردنی مۆدێلێکی تازە بۆ مامەڵەکردن لەگەڵ دەرهاوشتەکانی ئەم ڕێفراندۆم و هەروەها بەڕاستی حەقی ژوایە هەموو لایەنە سیاسیەکان و خەڵکی کوردستان بە ئیرادەیەکی بەرزە و ڕوبڕی پێشاتەکان ببنەوە لە هەمووی گرنگترەوەی حکومەت بێ زیاتر بە خۆی دابچێتەوە بۆی ئەم قۆناغ و پێشاتە تێپەڕێنین بەسەرکەوتووی. بەڵێ زۆر سوپاس بۆ کاک جەبار میرزا ڕۆستەمی سکرتێری پارتی نەتەوەیی کوردستان سوپاس بۆ مامۆستا کامەران بابانزادە توێژەر لە مێژووی نێو هاوچەرخی کورد سوپاس بۆ ئاودەبوونتان لە بەرنامەی گفتوگۆ. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی گفتوگۆی ئەم جارە تا گفتوگۆیەکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.